بۆ خۆی ئەو ململانەیە ئەو شەڕ و ململانەیە ئەمڕۆ لە نێوان سیستەمی سەرمایه‌داری بەسەرکردایەتی ئەمریکا دروست بووە لەلایەکەوە لەگەڵ سیستەمی ئیسلامی سیاسی بەسەرکردایەتی ئێران لە ناوچەکە هەردووکی ئامانجی سەپاندنی ئیرادەی خۆیانە بەسەر یەکترا و سەپاندنی ئیرادەی خۆیانە بەسەر گەلاندا لەبەرەوەی گەلی کورد لە ناوچەکەدا وەکو گەلێکی بندەست خاوەن کێشە ئەبێ زۆر بە هەستیاری لەم ململانەیە نزیک بێتەوە. یعنی ئێمە بۆ خۆمان نەزانین وڵاتێکی وەکو ئێران بەشێکی کوردستانی داگیر کردو هیچ مافێکی نایەتێ و ڕۆژانە خەڵکی لێ ئادامەکە. لەو لاشەوە وڵاتێکی وەکو ئەمریکا بەرژەوەندی خوازە ئەوەی کە پەیوەندی لەگەڵ کووردا هەیە هەموو جارێک کەی بەرژەوەندی خواست بێتی گەلی کوردی فرۆشتووە. لەبەرەوە بێ ئێمە وەکو کورد سیاسەتێ بکەین نە خۆمان بەتەواوی گرێ بدەین بە ئەمریکاوە نە بە ئێرانەوە بەڵکو هەوڵ بدەین پرۆژەی خۆمان هەبێ. ئەگەر توانیمان پرۆژەیەکمان هەبێ پرۆژەیەکی گشتگیر بۆ کێشەی کورد بۆ کێشەکانی تری ناوچەکە بۆ کێشەکانی تری جیهان بۆ کێشە کۆمەڵایەتیەکان بۆ کێشە ژینگەی و ئابوووریەکان ئەو کاتە ئەتوانین ئێمە وەکو هێزێکی سیاسی هەم داکۆکی لە خۆمان بکەین هەم بربەرەکانیە بەرامبەر بەو دوو سیستەمە هەژمونگەرە دەسەڵات خوازە بکەین نەکەوینە ژێر کاریگەری ئەوانەوە و هەوڵی مافەکانی خۆمان بدەین. ئەسلی ئەمە ینی ئەو کێشانەی لە نێوان ئێران و تورکیا ینی ببوورە ئەمریکا هەیە ئێستا بە شێوەی موعامەرات لە یەکتری بە شێوەی کوشتن بەکارهێنانی تند و تیژی هێست ئەمە خەڵک زەرەرەکاتیایە گەلانی ئێران هی عێراق بە تایبەتی عێراقیان کردۆتە مەیدانی شەڕەکەی خۆیان ینی نایانوێ شەڕەکە لە ماڵی خۆیان بکەن یانوێ شەڕەکە لە عێراق بکەن بۆی زۆرترین زەرەر لە عێراق بدرێ و خۆیان زەرەر نەکەن. ئەمە شەڕە ئەبێ هێڵی سێم تەمەەن خۆی چەند بنەمایەکی هەیە یەکێک لەوانە چارەسەری ئاشتیانی کێشەکانە چارەسەری دیموکراتیانە نەک چارەسەری سەربازیانە وەکو ئەمانە ئێستایکەن. لەبەرەوە گەری کورد وەکو پێگاتەیەکی چەساوی ڕۆژوڵاتی ناوەڕاست هیچ سوودێک لە کوشتنی سولەیمانی و هاوڵاتیەکی ئەمریکی و بردومانکردنی ماسکەرێکی ئەمریکی و ئەوانە نابینێت بەڕاستی. یعنی ئێمە دڵی خۆمان بەوە خۆش نەکەین فلان لایەن لە ڕووی ئایدۆلۆژیەوە دوورە لە ئێمە فلان لایەن لە ڕووی سیاسیەوە دوورە لە ئێمە ئێتر ئێمە حەز بکەین و هانی شەڕ بدەینەوەوانە بە پێچەوانەوە ئەبێ بڵێن کێشەی گەلی کورد کێشەیەکی ڕەوایە مەیکەن بە ژێر ململانیەکانی خۆتانەوە و خۆشتان وەرنە سەر مێزی گفتوگۆ لە ڕێگەی گفتوگۆوە کێشەکانتان چارەسەرکەن. زۆر گرنگە بڵێ زۆر گرنگە چونکە کێشەی کورد کێشەیەکی گەورەی ڕۆژەڵاتی ناوەڕاستە کێشەیەکە پەیوەندی بە ژێرخانی سیاسی و کڵتوری ناوچەکەەوە هەیە. ئەم شەڕ و ململانەی نێوان ئێران و ئەمریکا شتێکی کاتیە شەڕە لەسەر هەژمونی خۆیان لەسەر دەسەڵاتی خۆیان لە عێراق و لە ناوچەکە. ئەمە پەیوەندی نییە بە مەسەلەکەی ئێمەوە. ئێمە ئەبێ ئاگاداری ئێران و ئەمریکاش بکەینەوە ئەم سیاسەتی ئێوە هەڵەیە و سیاسەتی ڕاستەوەیە کە ڕۆژەڵاتی ناوەڕاست دیموکراتیزە بکرێت کە ڕۆژەڵاتی ناوەڕاست دیموکراتیزە کرا گەلانی ئێران گەلانی عێراق گەلی ئەمریکا وڵاتانی تر بە بێئێش و ئازار لە ئاشتی و جێگیری سیاسی و ئابووری داژین. ئەمە بێ سیاسەتی ڕاستی ئەمە بێ و ئێمە گەلی کورد ڕاستەیەسە لە دەسەڵاتانین بەڵامە بێ بێ ئیرادە نەبین بێ ئیرادە نەبین چی بکەین یەکەم تەسلیمی ئەو سیاسەتە هەڵەی ئەوان نەبین دووەم بەوان بڵین ئیرادەمان هەبێ بڵین ئەو سیاسەتی ئێوە هەڵەیە وازی لێبێرن. ئەمە گرنگترین شتە بۆ گەلی کورد ئەمڕۆ سیاست بکە نەک بکەوێتە ژێر کاریگەری ئەموو ئەوە و دوایش ئەوان کە ڕێک کەوتن ینی ئەو دوو هێزە ئەو کاتە خۆحافیزیەک لێ ئەماکەن. ئەو ئەڵێ ئەگەر ڕۆژەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری لە هزریە نەکات بەم شێوەی ئێستا بمێنێتەوە بەم عەقڵیەتە کە هەیە دووچاری گێرەوکێشە بێت. گێرەوکێشەکان چین لەلایەکەوە لە ناوخوا وەکو ئێستایی بینین ناتوانێت کێشە ناوخۆیەکانی خەڵکی خۆی چارەسەرکە. خەڵک ئازادی سیاسی ئەوێ نانی ئەوێ پێشکەوتنی ئەوێ. یعنی ئێستا سیرەکەین لە لوبناان و لە عێراق و لە ئێران و لە وڵاتەکانی کە خۆپیشاندان هەیە. لەلایەکی ترەوە ئەو سیاسەتە پاوانخوازیانەی واکە کە هەوڵی داگیرکاری بدە هەوڵی داگیرکاری بکە لاسایی
ئیمپراتۆریەتەکانی عوسمانی و سەفەوی ئەوانە بکاتەوە، لاسایی ئەمریکا و ئیستیعماری ئەوروپی و ئەوانە بکاتەوە. تەمان ئەمڕۆ بۆی ناچێت بە پێشەوە، بۆی ناچێتە ڕێوە، ئەم سیاسەتە سەر ناگرێ، ڕوبەڕووی ناڕزایی وڵاتانی ترە بێتەوە. ئەگەر سیر بکەین ئێستا ئێران هەژمونێکی زۆری لە عێراق و سووریا و لوبنان و یۆمن و ئەوانە هەیە، ئەمە ڕوبەڕووی ناڕزایەتی کێ بۆتەوە؟ وڵاتانی ئەقلیمی. ڕوبەڕووی ناڕزایەتی ئیسرائیل بۆتەوە، سعودیە بۆتەوە، ئەوانی ژاو پەیمانیان هەیە داوای لەکەن و لە هەمان کاتا ڕوبەڕووی ئەمریکاش بۆتەوە، چونکە ئەمریکا عێراق بەی خۆی ئەزانێ 4000 سەربازی لە ناوبردنی ڕژیمی پێشووە لە عێراقا لە ناوچووە بەی خۆی ئەزانێت. لەبەرەوە سیرکە لەلایەکەوە ئێران خەڵکی خۆی برسیەکە، لەلایەکیشەوە شەڕی بۆ دروزەکە، شەڕ بۆ گەلانی تری ناوچەکەش دروزەکە. تەمان ئەمە بەڕێز عەبدوڵڵا جانان لە کتێبە جیاجیەکانە بە تایبەتی لە پاراستنی گەلێک بەرگریکردن لە گەلێکە بە واضحی ئاماژەی پێکردووە ئەو پێشبینیە ئەو تا ئەمڕۆ هاتووتە دی. لەبەرەوە باشترین شدەوەیە ئێمە واز لەو کۆمەڵە عەقڵیەتە سیاسیە کۆنە بێنین. مثلەن وڵاتێکی فرێنەتەوە هەیە وەکو عێراق، وەکو تورکیا، وەکو سووریا، وەکو ئێران. ئەم بەرپرسانەی دەسەڵات لە وڵاتانە ئەڵێن هەر ئێرانی گەورە، سووریای عەرەبی، تورکیای تورکینە، ئەمە ئەم عەقڵیەتە بەشی ناکە، یعنی بەشی ئەم سەردەمە ناکە. لەبەرەوە گۆڕانکاری پێویستە. ئەگەر گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا ببێ و دیموکراتیزەکردن هەبێ، ئەمریکاش ناتوانێت ئەوەنە پەل بەهاوێ، دەرگای هاتنە ناوەی ئەمریکاش داخرێت.